بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناکۆکیە حیزبیەکانی پارتی وێکێتی بەرداوامن لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کامیار سابیر نووسەر باز لە ناکۆکی حیزبیەکانی بینی پارتی وێکێتی دەکەین سەرەوە دەکەین دەراویشتێ و ناکۆکیانە چی کاریگەریەکی دەبێت لەسەر هەرێمی کوردستان ئایا چی چارەسەر بۆ هەرێمی کوردستان مەم شێوەمانەوە بەد و ئیدارەی یاخود حەلێکی دیکە هەیە بۆ بارودۆخی کوردستان و پەیوەست بە بەغداش ئایت پرۆژێک دەتوانرێت لەم کابینی نوێ لەگەڵ بەغداد ببێتە چارەسەرێک بۆ پەیوەندیەکانی هەرێم و بەغداد کاکەمیار بەخێر بێت سپاس دەکەم دووبارە بە خێرژێنەوە کوردستان ڕێز و خۆشەویستی سپاس دەکەم گەر سەرەتا لە ناکۆکی حیزبەکانی پارتی وێکێتیەوە دەست پێ بکەین بەتایبەت دوای ڕووداوەکانی هەشی تەمووس بڵین پەیوەندێکی باش لە بینی پارتی وێکێتی ئەوەی کە خۆیان ناویە ناوی وێکێتی نوێ دروست بوو بەستە جۆرێک لە ناکۆکی حیزبی دروست بووە خوێندنەوت بۆ ئەو ناکۆکیە چییە و ئایا ئەسڵی ئەو ناکۆکیە لەسەر چییە؟ لە ڕاستیدا ناکۆکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم یەکێتی ئێستا کە ناوی یەکێتی نوێیە و با بڵین لە ئینقلابەکە هەشتی تەمووزەوانێ بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی زیاتر قیادەکەن لەگەڵ ماڵی ئیبراهیم ئەحمەدە ناکۆکەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە زیاتر ناکۆکی اقتصادیە ناکۆکی هەژمونە و زایدنەوەشی هەژمونی ئێران و هەژمونی تورکیا بەرێک دەکەون لەم ناوچەیەدا ئەم ناکۆکیانەی کە ئێستا یەکێتینی دەکات ڕەنگە بەشێکی لەوێەوە سەرچاوی گرتوێ لە کوشتنی ئەم کابرایی هاوکارجافوانێ لەوێ زیاتر خەزم بێتەوانێ و ئەم شارانەی یەکێتیش کە بۆ پارتی هێنێت و جۆرێک لە هەڕەشە لە پارتی دەکەوە یان هەڕەشەی دووئیدارەیی و هەتا هەڕەشەی ئەوەی جۆرێک لە فیدراڵی ترکە لەناو عێراقدا من پێم وانە بەجددیان بێت چونکە مێژووی 30 ساڵی فەشەلی ئەم ئیدارەیە چه ئیدارەی یەکگرتوو بێت چه دووئیدارەیی بێت ئەوەی سەلماندووە کە هەمیشە یەکێتی کۆمەڵێ فشار لە پارتیەکات لە میدیادا سەرنجام بۆ ئەوەیە کە پارتی داواکانی جێبەجێ بکە داواکانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەحدودە کۆمەڵی سیاسی شەراکەتی تیجاری و اقتصادیان لەگەڵ پارتیایە بە شەراکەتێکی کەمتر داوای بەشە بودجەی زیاتر و داوای بەشە داهات و بەشە دزی زیاتر لە دەسەڵاتدارانی پارتیەکەن ئەوان زیاترە بن ئەمان کەمترە بن حەسادەتی اقتصادیان بۆ ئەوەیە کە ئەمانیش بەریانکەیە باشتریان بەرکەیە بەڵام ئەمە تەنانەت بۆ هەموو قیادەی یەکێتیشنا بۆ هەندێ نەفەری دەستڕۆشتووی ناو یەکێتی نیشتیمانی ئەم یەکێتی ئێستا ئەگەر بەڕاستیش فشارەکانیان بەجددی بێت من پێم وایە کارێکی باشەکەن لەبەرەوەی ئەو زەلیلبوونەی شاری سلێمانی و ئەمەی کە پێوترێت دەڤەری سەوز لە ڕاپەڕینەوانێ بۆ سلێمانی و بۆ گەرمیان و بۆ هەڵەبجا کۆتایی و چارەسەری ئەم دۆخە بەوە ئەکرێ کۆتایی چارەسەر بەوە ئەکرێت کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان مانەوەی چه ئیسفادەیەک و چه قازانجێکی بۆ خەڵکی کوردستان بەگشتی و بۆ ئەم دەڤەرەش بە تایبەتی هەیە ینی ئەم نەزاکەتە ئەدەبی و شاعیرانەیە چییە حکوومەتی هەرێمی کوردستان بەس بەناو هەیە بەس بە فۆرمەیە لەسەر ئەرزی واقع لە 30 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە سوپا دروستکەن بە یەکەوانێ نەیانتوانیوە ئاسایش دروستکەن بە یەکەوە نەیانتوانیوە تەنانەت پەروەردەش یەک بخەن وەزارەتی داراییەکان بەناو یەکین بووە بەڵام ئەمە تاکەیە بدرێژە بچێشێ ئەم درۆودە لە سەوڕاییە بۆ لەگەڵ خەڵکی کوردستان ناکەن بۆ جەرەئەت نانوێنن یەک جار و بۆ ئەبەت کۆتایی پێبێنن خەتەرەکە لێ یابینم من ئەم جارش وەکو هەموو جارەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی فشار بۆ پارتیایە بۆی داواکانی جێبەجێ بکات و یان لایکەم ئەو کەیسی تێرۆکردنەیە و کینەی لە کۆڵ بێتەوە کە پارتی خسوێتە سەر یەکێتی باشە بەس ئەم دەراویشتنە کاریگەری خراپینی لەسەر خەڵک بۆ نمونە ئێستا سنووری پارێزگای سلێمانی هەتا هەولێرش فەرموو بڵێن کاریگەری خراپی نییە دروست ناکات بۆ نمونە لێرە کێشەی موچەیە کێشەی پرۆژەی خزمەتگوزاریەیە لە سنووری پارتیش بە هەمان شێوە کێشەیە بەڵام وەکو ئێرە زەق نییە مەسەلەی ئازادی ڕادەربڕینەیە دەراویشتی ئەو ناکۆکە حیزبیانە چیە لەسەر خەڵک کاک حەکیم لە ڕاستیدا بە واقعی بین ئەمە بەتابەتی بۆ ئەو کەسانەی کە لە ناوچەی هەولێرە ئۆپۆزیسیۆنن ئەبێ ئەو حەقیقەتە ببینن کە جیاوازی گەورەی خەدەمات و جیاوازی گەورەی ئەعمار و کۆنستراکشن بەگشتی لە منطقەی پارتی زۆرە لە ڕێگاوبانەکانەوە بیگرە بۆ مەشارع گەورەکان بەڕاستی سلێمانی بووە بەلادەیەک لە چاو هەولێرەوانێ هۆکاری ئەمە چەندێک خەتای پارتی دیموکراتی کوردستان بێ و بە عەمدەن ئەم کارە بکات
بەڕاستیش دەوێت نیوەی بە زیادیشەوە خەتای قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستاە پێشتریش ئەو سایکەلاهوریشی جابوو خەتای ئەویشی جابووە با واقعی بین ڕاسیزمێکی ناوچەیی ناوەنی ڕاسیزمێکی لۆکاڵی ناوەنی ڕاسیزمێکی فدراسیۆنی عشایری ناوەنی ڕاسیزمێکی فدراسیۆنی خێڵەکانی ناوەنی دەرحەق بەم ناوچەیە کرێ جیاکاری ئەوەی بە ئینگلیزی پێوە دیسکریمینیشن تەمیزێکی تەواو هەیە لە بینی ناوچەکانی دەسەڵاتی پارتی لە بەرامبەر خەڵکی سلێمانیە ئەمە ڕەنگە باگراوندێکی مێژووی درێژی هەبێت بە درێژایی مێژوو بە تایبەتیش بگەڕێنەوە سەردەمی جەلالێکە لە شەستەکانەوانێ ئەم ناوچەیە ئەمیشە بووە پێچەوانەی سیاسەتەکانی پارتی و پێچەوانەی سیاستەکانی با بڵین مەلا مستەفا بارزانیش بووە ئەمە جۆرێک لە حەقد و لە کەراهێتی لای هەندێک قیادی دەستڕۆشتوی ئێستای پارتی دروست کردووە کە یانەوێت ئەم تۆڵەیە بکەنەوانێ جۆرێک لە فۆبیایان بەرامبەر بە سلێمانی هەیە بەڵام باشە بۆ خەڵکی سلێمانی و بۆ خەڵکیم ناوچیە با جێمە بدە لە شێخ مەحموودەوە تا ئێستا لە تەمەڕودەکەی شێخ مەحموودەوە تا ئێستا ئەوە 100 دانە ساڵوە تێپەڕێ خەڵکی سلێمانی چی ئیسفادەی کرد چی ئیسفادەی لەم کارتە نەتەوەی و نەژادیە کرد کە هەمیشە سلێمانی سەرقافڵەی کوردایەتی بێ کوردایەتی بە چۆی کوردی بە چۆ گەیان و سلێمانی بە چۆ گەیان ینی سەیری ئەم چیایە ئەزمەڕە بکە ڕسمێکی گەورەی نەخشەیەکی گەورەی کوردستانی گەورە کوردستانێکی وهمی گەورەی لەسەر دروستکراوە لە واقعدا ئەمە پانکوردیزمە ئەمە پانکوردیەتە ئەم پانکوردیەتە چی ئیسفادەیەکی وە سلێمانی هەیە لە کاتێکە هەولێر بۆ خۆی لەگەڵ دەوڵەتی عێراق مامەڵە دەکات گەورەتی مەشارعی معماری لەو شارەدا دروست بووە لە ناوچەی بەدنانی بە هەمان شێوە بە پێی داتاکانی خۆیان 800,000 عەرەب لە شاری هەولێرە من بە شتێکی باش دەزانم بە پێچەوانەوە شتێکی خراپ نییە خۆزگە 400,000 لە سلێمانی بواە چونکە بازار ڕەبوژێنێتەوە ژیانە بژێنێتەوانێت بەڵام بە پێچەوانەوانێ ئەگەر 800,000 عەرەب لەوێ بێ کە نیشتەجێن ئەوە جا لەوەی لە مانگی کات زیاتر لە نێوان 5 ملیۆن بۆ ملیۆنی عەرەب دێت و ئەڕوات بە تیجارەت و بە هاتوچۆ بە بزنس بەڵام سلێمانی ئەگەر لە مانگێکا چەند هەزار عەرەبی بۆ بێت لە ڕێگای میدیای سێبەرەوانێ لە ڕێگای قەومیەکانەوە یان هەندێک کەس کە پێیان ئەڵێن قەومچەیەکان لە ڕێگای نەتەوەی و نەژادیەکانەوە تەخوینەکەن عەرەب بە ئەهریمەنەکەن عێراق بە ئەهریمەنەکەن ئای سلێمانی داگیر کرا لایەنی عەرەبەوە بەڵام من دەنگ و ڕەنگە نییە لە هەولێر هەر میدیای سێبەرەکەی پارتی دیموکراتی کوردستان تەحریک و دەغدغەی ئەم خەڵکاکە جامانە چێن کۆمەڵێ نەتەوەیی بە مانای کەلیمە جاهل تێناگەن لە سەردەم لە ئینتەرناشنال ریلیشن تێناگەن لە علاقاتی دەولی تێناگەن لە بزنس تێناگەن لە اقتصاد تێناگەن لە ڕێی کۆمەڵێ نووسەرەوە لە ڕێگەی کۆمەڵی ڕۆژنامە نووسەوانێ لە ڕێگەی کۆمەڵی سیاسی ڕێخۆرەوانێت دەغدغەی ئەمە دەدەنەوە ئەمە گەرم دەکەنەوەوانێ و عەرەب سلێمانی داژی کرد لە ڕاستیدا تاکە چارەسەر بۆ سلێمانی بۆم دەبەرە ئەوەیە کە ڕوو لە بەغا بکە لە بری ئەوەی ڕوو لە تورکیا بکە و سەر بە تورکیا بێت ڕوو لە بەغا بکات ئەوەی کە بافڵ لە باسێکات ئەگەر بە جورئەتەوە بیکە ئەگەر بە قەناعەتەوە بیکە ئەگەر بە مەبدەوە بیکە شاهین دەستخۆشی لێکردنەکە یەک جار بۆ ئەبەت دەڵێت دوو ئیدارەی خراپە بەڵام دەڵێت لە بینی دوو ئیدارەش حەلی دیکە هەیە بۆ مەسەلەی فیدراڵێت و نموزەجی فیدراڵێت و ئەوانە یعنی مەبەستە دەوەیە ینی حەلی دیکە هەیە لە بینی دوو ئیدارەی و ئەوانە حەلی دیکە هەیە ئەکرێت تۆ جارێ بەپێی دەستوری عێراق ڕێگە درراوەکە چەند پارێزگایەکی تر پارێزگایەکان چەند پارێزگایەکی تر هەرێمی تر دروستکەن هەندێک کەس تەفسیری قانونی وەمایەنەوە نەوەڵا ئەمە هەرێمی کوردستان سەبت بۆ بە هیچ هێزێ ناگۆڕێت ناواقعی نییە ئیرادەی سیاسی گەل ئەتوانێ مە بگۆڕێت سەرپەرشتیکاری ئەم پرۆژەیی بارێمکردنی سلێمانیە باری ملازم مەرە کەم برادایەتی دۆستاتیم لەگەڵایەتی ئەلەم ڕۆژانەیە قسەم لەگەڵا کرد وتم کاک بەر سەرڕایەوەی کە لەلایەنی حکومەت عێراقیشەوە ئەمە ڕاگیر کراوە نەوعانما لەلایەنی هەندێک دەسەڵاتدارانی بەغداوانیە ئەویش بە فشاری پارتی چونکە بەڕاستی پارتی فشاری بۆ عەرەبەکانی شێناوە فشار بۆ کوردەکان هێنێت ئەم من هەفتەیە لە بەغا بووم لە هەفتەی ڕابردوودا تێکەڵی زۆرێک لە سیاسیەکانی عێراق بوو بیرڕام لەگەڵای گۆڕانەوە دیارە لە کادری وەسەط هەڵێم لە قیاداتی عولیایەننا لە ئیطارەوە بۆ جەماعەتی سەدرەڵی بۆ تەشرینەکان هەڵی بۆ
ئەمانی تریژەڵی بەرحاڵ اینێک حقیقەتە لە ئێوان دروست بووە کە پارتی دیموکراتی کوردستان داوەتیان دەکات پارەیان داتێ هەمویانی نەوعەن ما نەرم کردووە لە ئەرقا مەتاعیمەکانی هەولێر و لە ئەرقا فەنادقانی هەولێر ئیستیقبالیان دەکات پیان ئەڵێ فەرموو شاری هەولێر شاری خۆتانە هەر چیەکی تیاکەن بیکەن مهرەجادانەکەن دەدواتەکەن ئێمە دەعمتانەکەین میدیاکانیشمان نەقینە خزمەتانەوە بەڵام لە ژێریشەوە لە ڕێگەی پاراستنەوانێ هەڕەشەیان لێکات بۆتان نییە بە هیچ شێوەیەک ئەمە قسەی من نییە مە قسەی عارەبەکانە بۆتان نییە بە هیچ شێوەیەک کوردێک لە منطقەی ئێمەدا لە منطقەی ئەقلیمی کوردستانە هەرێمی کوردستان ئینتیماتان بۆ بکات یعنی بەڕاستی ئەمە دروستکردنی دەوڵەتێکە لە ناو دەوڵەتێکی ترە تەبەنەوان بۆ قسە ناکەن لەبەرەوەی ئەوانی شەڵێن کاکەجان لە عێراقا لە کوردستانی عێراقا تەوەجوهێکی وەتەنی نییە خطابێکی عێراقی وەتەنی نییە ڕاستی چەکەن بە نەخسەن بەم شێوەی باسانە کرد فۆرمەڵی بیرۆڕاکایان ئەمەیەکە گوتارێک لە دەرەوەی گوتاری زاڵی پارتی دیموکراتی کوردستان کە ڕابەرایەتی کوردایەتی دەکات کە ئیسفادەی لێ دەکات بزنسی پێوە دەکات ساڵانە دەیان ملیار دلاری پێکەڵەکە دەکات گوتارێک لە دەرەوەی گوتارینە ڕێک گوتیان بە یەکێتیتەوە بە گۆڕانتەوە بە یەکگرتو کۆمەڵتەوە بەنەوەی نوێتەوانێ تەنانەت بە شیوعەکانتەوانێ حتا لە ناو قەوسێکە چەمکی کۆمونیستەکانیشان بەکارێنا بە ئاتاییستەکانەوە بە ئەلمانیەکانەوانێ بە ئیسلامیەکانەوە بە هەردوو بێژنەکەیوانێ و حتا گوتیان نخەبی ثەقافی ژانی نخبە ڕۆشنبیرەکانیش هەموو یەچێتەوە ناو گوتارەکەی پارتی زۆر باش ئەمەی فۆرمەڵە کردو زۆر باش ڕیزی گوتاری یەکڕێزی ئەوە لە گوتا بەنابی گوتاری یەکڕێزیەوە لە هەمان کاتیشا گوتاری تەخوینی کوردایەت ئەو گوتارە تەخوینەی کە پارتی بەکارێنێ هەر کەسێک قسەیە بکات بەجاشی لە قەڵەمەدات بەجاشی عراقی لە قەڵەمەدا بەجاشی بەغدا لە قەڵەمەدا بەجاشی ئێرانی لە قەڵەمەدا لە کاتێکا مێژووی حرەکەی سیاسی کوردی و حرەکەی کوردایەتی بالذات هەمووی عمالەتی ئیقلیمی بووە سەردەمانێکی زوو لە سەردەمی شاوە دەستی پێ کردووە دواتر سەردەمی خۆمەینی و جمهوری ئیسلامی ئێستای ئێران و ئێستاش بۆ تورکیا ئاکرێ هیچ باشە بەس وەکو ئێستا بڵێن حەلی ئەوەی کە تۆ پێ دوایە حەلەکە لە چوارچێوی هەرێمە ناکرێت هەر لە چوارچێوی هەرێمە ئەو کێشانە حەل بکرێن چونکە ئەگەر دوو ئیدارەکە بە فەرمی ڕابگەێنرێ کاریگەری خراپی هین با تۆزێ واقعی بین لە ئێمە وەکو کورد یەک نەتەوە نین بەڕاستی ئێمە وەکو کورد کۆمەڵە نەتەوەی جیاوازین بام حقیقەتە ئێستا بەیانیکەن با من تەخوینکەن باشترە بەزبانەوەکانی ئایندەم حقیقەتە بزان کورد چەند نەتەوەیەکە ئەگەر نەتەوەش بێت ئێمە لە ڕووی زمانەوە جیاوینەوە ڕێزمانەکەمان جیاوازە هەر کەلاریەک و دەربەندیخانەیەک چ ڕەبتێکی بە سمێڵەیەک و بە ئاکریەک و ماوە ئێستا باواقعی بین تۆزێک زمانەکەیان جیاوازە ئیدارەکە جیاوازە دەسەڵاتەکە جیاوازە بیرکردنەوەکە جیاوازە هەموم و غەمەکان جیاوازە ئەی باش ئەمە ببەم بە زۆر بەلێکەوە بەلکانەوە چی بە کوێمانەگەیرێت با ئەوە تەواوکەم تخوا کاکە ئەزانی چۆنە کاکەکیم جان پارتی دیموکراتی کوردستان ئەمەی بەکارێناوە بۆ هەژمونی سیاسی و اقتصادی و ئەمنیەکەی خۆی هەر کەسێک گوتارێک لە دەرەوەی ئەم گوتارەی ئەو بەکاربێنێت تەخوینی ئەکات بەڵام لەمەش خەتر لەم گوتاری پارتی کۆمەڵی خەڵکن لە ناو سیاسەکانە لە ناو نووسەر و ڕۆشنبیرەکانی ئێمەدا و بە تایبەتیش لەم منطقەی سلێمانێدا هەمیشە ئەڵێن کوردایەتی پارتیەکەی عەفو پارتی کوردایەتەکەی تەزویرە مزەیەفە ئێمە پێویستە گوتاری کوردایەتی لە دەستی پارتی دیموکراتی کوردستان دەربێنین گوتارێکی ئۆریجیناڵ و ڕەسەن دروست ئەم بۆ چوونانە بە باوەڕی من بە پێی فەشەلی مێژووی کوردایەتی زۆر خەتەرترە لەوەی پارتی بزنسی پێواکە ئەمان زۆر بەڕاستیانە جا من پێم وایە ئینسان ئەگەر دوای ئەم جۆرە بیرکردنەوە قەومیانە بکەوێت کە قەومیەت جۆرێک لە فاشیزمی تایە من پێم وایە باشترە لەوەی کە ببێ بە حیمایەی شەخسی سەرۆکی حکومەت زۆر باشترە لەوەی دوای ئەم بیر و باوەڕە نەتەوەیانەکە بەواتایەکی تر لە کۆنتێکسێکی دەقیقترە هیچ نەتەوەی یەک نییە لا ئیرادی بیکایان بە ئیرادی بیکە خزمەتی سیاستەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکات چونکە ئەو بزنسی پێواکات باش بەس وەکو لە بەوتر لە بەغداد بووی هیچ هەوڵێک دەمیندە یەکێتی و گرفتشار بێ یاخود پرۆژەیە بێ لەگەڵ بەغداد ڕێک بکەوێت شتێکی لەم جۆرە هەیە چونکە دوێنێش سەرۆکیەتی باسی لەوە کە داوان کارەبایان هەیە کارەبای کوردستان دەڵێ لێرە و لە غازەکە لێرەیە دەڵێ ئەگەر بکرێتە دوو ئیدارەی برادرانی ئەولا زیاتر زیان دەکەن
ئەمە چۆنە بڵین هیچ شتێکی لەم شێوەیە هەیە لە شوونی ئیداری و اقتصادیدا ڕاستیدا ئەمە فاکتێکی زۆر گەورەیە ئەکری ئەمە بەکار بێنرێت ئەکرێ سلێمانی لەم زەلیل بوونە اقتصادی ڕزگار بکرێت تا مەشروعێک لە سلێمانی ئەکرێتەوانێ بە سەدان لە هەولێر ئەکرێتەوە بۆ قسە لە سەرەوە بێ ئیدارەدانەکەی ئێرە لە کۆکردنەوەیدا هاتە لە ئیدارەدان فەشە لە بۆ وەکو ئیداری سیاسەکانی کورد هەمویانەچن وەکو چۆن سیاسەکانی شیع و سیاسەکانی سون هەموو یەکجێ بەڵام دزینەکە بەڕادەیەکی ئەوەندە گەورە لە منطقەی سلێمانی ئەکرێت کە هیچ نامێنێتەوە بۆ منطقەیە من پێم وایە باشترە ئەم ناوچەیە ڕاستە و خۆ مامەڵە لەگەڵ عێراقا بکە بۆ یەک جار و بۆ ئەبد ببینەوە بە عێراقی لە واقعیشدا عێراقین پارتی عێراقیەشە باشە بۆوان جورئەتەکەن لە فازڵ میرانیەوانێ لە نێچیروان بەرزانیەوە بۆ سەرۆکی هەرێم و بۆ ئەوەی کە خۆشیان پێڵێن مەرجعی کوردایەتی ئەم مەرجعی پارتی هەمویان شانازی بە عێراقەوەکەن ئفتیقاریشی پێواکەن لە میدیای ڕسمی ویداین بەس بۆ دەبێت خەڵکی سلێمانی ئەگەر بڵێ من عێراقیم بەمیان تەخوین کرێ ئەمە زانی چۆنە هۆکارەکە ئەوەیە گوتارێکی ڕەدع نییە بۆ پارتی گوتارێک نییە لە ڕووی فکری و سیاسیەوەی منەوە قسەم تەواو نەکرد بە بەیاری ملازم مەرم گوت ئێوە ئەم گوتارە کە سەرپێتان خستووە بە یەک شتێکەتوان گرە و بەرنەوانی ئەگەر لە ڕووی فکریەوە تەغزەی بکەن ئێوە ناتوانن لە ڕووی فکریەوە تەغزەی بکەن ئێوە هێشتا پێتان وایە ئەمە خیانەت نییە لە کوردایەتی ئەگەر سلێمانی جابێتەوە لە واقعدا خۆی کوردایەتی گەورەتی خیانەتی لە قەزەی سیاسی کردووە عیبە بۆ ئینسانی کورد پاش 100 ساڵ فەشەل لە حرەکەی قەومی چه حرەکەی قەومی عەرەبی بێت و چه حرەکەی قەومی کوردی بێت تازە دەغدەغەی نەتەوەیی بوون دەیتەوە یعنی چی لێ دەستەکرد دوایەوە زۆرینەی خەڵکی کوردستان گەنجن لە 160 خەڵکی کوردستان نەگەر بۆ کورد بۆ هەموو دنیا لە 50 بۆ 60 لە هەندێک مجتمع لە هەندێک کۆمەڵگەدا تا 65 و 70 ڕێژەی گەنجان ئەگرێتەوە یعنی پیرەکان کەم بوونێتەوانێ ڕێژەی گەنج زۆرە باش ئێستا لەم شاری سلێمانیە ئیسیفتایە بکرێت ڕێفراندۆمیان بکرێت لە سەدا چەنی گەنج لەگەڵ ئەو تەوەجوهەیە کە حکومەتی هەرێم قازانجی چێ بۆ هین ئەم مانەوەی و ئەم خۆلکانە ئەم ئیلتیحاق بوونە ئەم پاشکۆییە بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆچی پاشکۆیی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستا بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ چەند قیادیەکە کە بەرژەوەندی اقتصادیان بە پارتیەوە بەستێتەوە پارەیانە درێتێ پارەی قەبە ئەخرێتە سە حیسابەکانیان بەڵام باجەکەی چێیدا خەڵکی گەرمایدا خەڵکی هەڵەبجایدا خەڵکی سلێمانی و چەمچەماڵ و ڕافەڕینیدەن باش بەس وتت لە بەغداد و توێژت کردووە هیچ شتێک دەبینی تەوەجوهێک ڕێکەوتنی بەغدا و پارتی بێتە ئاراوی شتێکی لەم شێوێ ڕاستی دەوێت تەوەجوهێکی وەتانی لەناو عێراقیەکانە هەیە لەناو عەرەبەکانە کە تەجاوزی ئەو عقدە تایفیانە بکات تەجاوزی تەنانەت ئەو تەبعیە سیاسیانەش کات چ بۆ ئێران و بۆ تورکیاش بەڵام ئەگەر بەستنەوەی ئەمە بێت ئیلتیحام ئەمە بێ بە هەرێمی کوردستانەوەوانێ بە تایبەتیش بە سلێمانیەوە سیاسەکە بەڵام ئەوانە لێن ئێوە کە خۆتان هیچتان نیە سیقیان نەماوە کاکە بەڕاستی سیقیان نەماوەڵێ هەرچی کەسێکەیە ئەو هەموو ئەندام پەرلەمانی لە ماوەی لە 2023 هەتا 2005 جوانێک انتخابات کراوە تا ئێستا ئەوە چەندێکە بە ئەوە 18 ساڵە ئەندام پەرلەمانێت وەرە پێم بڵێ بە ژمارە چەندیان نەچوونەتەوە ناو گوتارەکەی پارتی بە ناوی یەک ڕیزی کورد و بە ناویەوەی مافەکانی کورد لە بەقا آخر کورد مافی سیاسی چی هەیە لە بەقا داوای بکە مافە سیاسەکەی ئەگەر پێشێل بکرێت لەلایەنی دەسەڵاتدارانی هەرێمەوەیە لەلایەنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گەنجی کوردە چەوسێنێتەوە خەڵکی کوردستانە چەوسێنێتەوە خەڵکی کوردستان دزی لێکرێ ئەمان دزی لای نەکەن نەک حکومەتی عێراقی یعنی حکومەتی عێراقی بوت قەزەیەک نەماوە لە ناو عێراقدا بە ناوی قەزەی سیاسی کوردەوە لە 2023 ئەوەی هەیە کێشەی ئیداری و میداریە کە چارەسەریان نەکردووە بە مادەی 140 شەوانێ خەتای خۆیان بووە خەتای ئەمان خەتای ئیداری عێراقیش دووڕوونین تایبەت بە خەڵکی کوردستان چکە هەموو قادرە لە خەڵکی کوردستان دەکرێت ئەوان فشارێکی جدیان نەکردووە لە مەسەلەی نەوت بێت ئیدارەدانی بڵێن داهاتەکان بێت لە کاتێکە لە سەڵاتی بەشێکە لەگەر بڵێن بەشێکیش نەبێ هاوبەشە لە دەسەڵاتی هەرێمی بڵێن حادیەکان دوڕوویەکە لەوێ شێ بالفعل دوڕوویەکە لەوێ خەتای ئەوانیش دیایە ئەو نەبوونی ئەو گوتارە نیشتیمانەی لای ئەوانی هەیە چەندێک خەتای نخبەی سیاسی کوردی و نخبەی سەقافی کوردیە خەتای نخبەی سیاسی ئەوان و نخبەی ڕۆشنبیری ئەوانیش ئەوانی تەبەنی گوتارێکی وەتەنیان نەکردووە یان هەشیان بێت بەس بە شعارات بووە جارێک گوتاری وەتەنی لە ناو سونەکانە تا ئێساش ڕێگێکی عروبەی پێوە دیارە لە ناو شیعەکانشە تازە پەیدا بووە
ئەوەندەی خەریکی شەڕکردنن لەگەڵ ویلایەکان و لەگەڵ کەسانی تردا ئەوەندە کورت و مختصر بە زمانی عەرەبی گوتی احتیمال لە حەق ئیقلیم کوردستان ئێمە فریای هەرێمی کوردستان ناکەوین ئەوەنگە بەلاویان هەیە ئەوەنگە مەشاکیلان هەیە بەڵام لا ئێمەشەوە دروست نەبووە بەڵام یەک شتێک هەیە ڕێک لەسەرەوە پرسیارم لێکن لە زۆربەیان باشە ڕۆژانە 500 هزار بەرمیل نەوتە دزرێ ئەم دزینی نەوتە کە میتی تورکیای بات و لە کۆمپانیەکانی تورکیا و هەندێک کۆمپانیای بیانی بات و چەند بنەماڵەیەکی سیاسیش شەراکەتێکیان هەیە لەمەیە باش ئەمە هەر لە خەڵکی هەولێر و سلێمانی نادزرێ ئەمە هەر لە خەڵکی دۆک و گەرمیان نازرێ ئەمە لە خەڵکی بەسڕە و بەغدا و ئەمباریشە دزرێ ئەزانن زۆر باشە زانن بەڵام ئەوان ئەڵێن کاکە گیان لە ئەمری واقعدا گوتارێکی تر لە دەرەوەی گوتارەکەی پارتی بوونی نییە هەمووی گوتاری بە باش یەک نمونەیەکی تر بێنمەوە لە ناو مسەقەفینی کووردا لەم شارەیە ماوەیەکە مامامژەی کوردبوونیان بەدەستەوە گرتووە گوتاری جوینەوەی کوردبوون لە بەرامبەر کوردایەتیا بەکارێن گوایە کوردبوون فۆرمێکی تر وێژنێکی تر پارەدایمێکی تری ناسیۆنالیزمی مەدەنیە ئێمە لەم ڕێگایەوە توانینکەین ئەخر بەڕاستی عیبە کوردبوون چەمکێکی سیاسی نییە کوردبوون چەمکێکی ئەکرێ بڵێ ئیلاهیە ئەکرێ بڵێ چەمکێکی بنیەویە وجودیە ئۆجران ئەمەی بەکارهێناوە بۆ لێدان لە کوردایەتی ڕێک بۆ لێدان لە هەژمون و لە قیافەت و لە قەڵافەت و لە وقاری کوردایەتی بۆ تێکشانی سیاسی و ئایدۆلۆژی کوردایەتی تەوزیفی کردو بەڵام نخبەکانی ئێمە بە تایبەتیش هەندەرانەکان دێنەمە تەوزیفەکەن بە حساب لەم ڕێگایەوانێ هینەکەن خۆیان جیاکەنەوە لە کوردایەتەکەی پارتی باش پێ دوای و ئەوانەی کە دوای پارتیش کەوتون لە ناو یەکێتیا و بە گۆڕانەکانیشەوە بە هێزەکانی بەنەوەی نوێشەوانێ باش کە ئاڵێمنەوەی نیە بە کۆمەڵیشەوە بێگرتوشەوە ئەمانە هیچیان گوتارێکی سیاسی جیاوازتریان لە پارتی نییە بۆ خۆیسە لە بەغداد فراکسیۆنی کوردستانی ماوە بۆ نمونە ئیسلامیەکان بەجیە نەوەی نوێ بەجیە یەکێتی و پارتی بەجیە خۆ ئەوەی گڕیزی کە پێشتر هەبوو باسییان دەگەێستا ئەوەش نەماوە گەر پرسیارەکەت بەڵێ مەسمەوە یەک ڕێزیە کە پێشتر هەبوو لە بەغدا لە فراکسیۆنی کوردستانیەکان بۆ نمونە نەماوە ئیسلامیەکان بەجیە نەوەی نوێ بەجیە یەکێتی بەجیە پارتی بەجیە خۆش هەر کاتێک پارتی دموکراتی کوردستان کە ڕەنای کوردایەتەکەی خستەوە گەڕ و بووقی لێدا و کورد هەرڕەشەی لەسەر و یەک ریزی کوردەمان پارێزێ و هەموو یەکێتەوە ناوی نمونیان هێنایەوە ناوی سێ پەرلەمانتاریان هێنا گوتیان ئەحمەدی حاجی ڕەشی گوتارێکی وەتانی عراقی هەیە بەڵام ڕخنەیان لێبوو هێشتا ڕێگێکی سنی بوونی تایە ناوی غالبیان هێنا گوتیان تەنانەت جورئەت ناکە دیفاع لە شیعی بوونەکەی خۆشێکە ناوی سەرکەوتیان هێنا گوتیان جۆرێک لە لیبرالیزمی غەربی بەسەر هەزاڵە گوتی ئەم سیانە تەوەجوهێکی وەتەنیان هەیە یعنی ناوی سیاسی وایان هێناوە کە بە جورئەتەوانێ نەشیدی وەتەنی عراقی وتێتەوە بەڵام لە پێچێکە ئەچێتەوە ناو گوتارەکەی پارتی و ناو گوتاری کوردایەتی و قەومچیەکەی پارتیوانێ و ڕێگەکەوێتەوە هەڕەشەکردن لە عێراق و عێراق بە ئەهریمە نەکاتەوە باشە بەس پێویست بە داهاتووی پەیوەندەکانی پارتی ویکێتی چۆنی دەیبینێ و ناکۆکی ئێستا دروست بووە ئێستا مەسەڵەن لە هەور شێخ جەنگیش تا ڕادەیەک پەیوەندەکانی لەگەڵ پارتی ئاسایی بۆتەوە بەس بە پێچاوانەوە بۆ نمونە پاڤڵ و بڵین قوبات تاڵبانی پاڤڵ تاڵبانی بە حساب پەیوەندەکانی ئاڵۆزە با لە لاهور و دەست پێ بکەین من ئەم پەیامەم بۆ لاهور و لایەنگرانی لاهور هەیە ئەلێرەوانێ کەمال میراودەری شتێکی جوانی نووسی سەردەمێک کە جەلال تاڵەبانی زۆر نزیک بۆ لە پارتی گوتی جەلال تاڵەبانی ئاوا مەمرە ئەمنیش هەر لەسەر ناوەڕۆکە سیاسی و فکرەکەی ناڵێم من بەس لایەنە ئەدەبەکەی ئەڵێم سەر دێڕەکەی ئەڵێم لاهوری شێخ جەنگی ئەگەر سیاست دەگا ئەگەر ئەمە بۆ تاکتیکە و بۆ مناوەرەیە و یانەوەی پێوترێ مانۆڕی سیاسی ئەوە حەق خوێتی بەڵام ئەگەر وەکو استراتیژێکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پارتی سیاسەتی ئەوەی بە عەرەبی پێوترێ فەرق ئەوەی بە ئینگلیزی پێوترێت دیڤاید ئەند کۆنکە ئەوەی بە کوردی پێوترێ پەرتی کەوزاڵێکە پارتی دیموکراتی کوردستان هەر ئێستا لاهور لەلایەک قوبات لەلایەک بافڵ لەلایەک ماڵی ئیبراهیم ئەحمەدیش لایەک هەمویان بەکارێنە دژی یەکتری هەمویان لاواز دەکات لە هەمویانەدات دامی یەکێکانەکە دژی سیانەکەی تر دامی دوایانەکە دژی دوانەکەی تر ئەمە سیاسەتی پارتی دیموکراتی بوو براوەش بووە زۆر براوەش بووە بە هەمان شێوەش چەپ و شیوعەکانەکە بە گژی ئیسلامیەکانە لە بەرامبەریشە ئیسلامیەکانەکە بە گژی چەپ و شیوعەکانە و ئەوەی کە پێوتری ئەلمانیونەکان تۆ داهاتووی لاهوری شێخ جەنگی چۆن دەبینی پێ دوایە بەدلی دیکەی دەبێت بۆ سلێمانی چووکە لەو چووە ئەوروپا دەڵێ بێدەنگ نابێت
دەستی بە جوڵا کردووە چۆن دەیبینی؟ وەڵامیان پرسیارە بۆ چونێکی قایری حاجی عالیەوە دەوە یادی بەخێر من دووجار قایری حاجی عالی بینیوە یەک جار لە پێشمەرگای دووجارێکیش پێش کۆچکردنی ئەلم شاری سلێمانی بینی و دووجاری بە تەلەفۆن قسەم لەگەڵا کردەوە بەڵام جەختی لەمە کردەوە گوتی بام ناسا گوتی کامیار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە جەلالێکەوە تا ئێستا ئەمە قسەی ساڵی 2009 گوتی هیچ کەسێ بە ئەندازەی شخصی جەلال تاڵەبانی مەلایی نەبووە گوتی لە ناو گۆڕانەکەی ئێمەشدا هیچ کەسێک بە ئەندازەی شخصی نەوشیرەوە مستەفا جەلالی نەبووە ئەمە ئەلم ڕۆژانەیە یادی کۆچکردنی قایری حاجی عالی بوو زۆری پێ هەڵدرا زۆر کەس دەهینە بەڵام وەرە بەس پێم بڵێ لە ناو هەموو پێ هەڵدانەیە هیچ تۆ وەکو ڕۆژنامە نووسێک وەکو میدیاکارێک هیچ جیاوازێکی بینی گوتاری ئەمانە جیاوازتر بێ لە گوتارە ڕئیسەکەی پارتی لە کاتێکا قادر تەوەجوهێکی عراقیانی هەبوو بەڵام ئەوە مشکلەی کا قادر بوو کە بە معدن و بە توخمە نەتەوەیەکانی ویزەمە بکە من پێم وایە هەر کەسێ نەتەوەیی بیرکاتەوە جا لاهوری شێخ جەنگی بێ یا بافڵ بێ یاخود هەر کەسێکتر بێ هەر کەسێ نەتەوەیی بیرکاتەوە قەوم چەویانە بیرکاتەوانێ نەژادیانە بیرکاتەوانێ و تەنانەت تایفانەش بیرکاتەوە هەرچێتەوە ناو خزمەتی جۆگاکەی پارتی و ئێستا تۆ داهاتووی کوردستان چۆن دەبین لە بینی و ناکۆکیانە چونکە ئێستا بڵێن یەکێتیش بڕیاری داوە بایکۆتی بۆ نمونە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بکە وا تاڵەبانی ڕۆژ چەند کۆبوونەوەیەک ئەم ناکۆکی حیزبیانە هەن وەکو داهاتوی حکوومەتیش ئەم حکوومەتە کە پێکات پێشتر بانگەشەی زۆر دەکرا بۆ چاکردنی دۆخی کوردستان ئابووری هەلی کار ئەوانە لە ڕاستیدا حکوومەت یاریێمی کوردستان حکوومەتی و تەنسیقی دوو حیزبە دوو بنەماڵەیە لە کوردستاندا باشتریش هەڵوەشێتەوانی هەروەکو چۆن پارتی دیموکراتی کوردستان فەدراسیۆنی کۆمەڵی عەشایر و هین بووە شێخ بووە لە سەردەمەکە جارجار لێیان دەرچووە سەر زێبارەکان و هەرکی و سوورچەکانی لێ دەرچوون جارجار گەڕاونەوە جا بۆ غزان بێیان بە هین بێت بە زۆر بێت بەڵام لە واقعیشدا حکوومەت یاریێمی کوردستان چه قازانجێکی ئێمانەوەی بەم شێوەی ئێستا جگەل لە فەشەلی سیاسی و ئیداری و اقتصادی باشە بەسەر ئێسار دوو ئیدارەیە بەس بە فەرمی ڕناگەێنرێ و کارەکەی چیە بنەوەی یەکردنێکی تەواو ڕووبدات خەتا یەشێتیە جیابێتەوە باشترە زۆر باشترە جیابێتەوانی یەک جار و بۆ ئەبێت جیابێتەوانێ هەرێمی سلێمانی دروستەکە هەرێمی ناوچەیەکی تر دروستەکە لەگەڵ کەرکووکە تەنسیقەکە لەگەڵ دیالەیە تەنسیقەکە بەجیا لەگەڵ هەڵبجێ جیابێتەوە باشترە ئەوەی کە ڕێگرێ لە جیابوونەوەی ئەمە هیچ سیاسیەک هیچ حیزبێک ناچێتە پشت ئەم گوتارەوە هەمووش ئەم حەقیقەتە نازانێت هەمووش ئێزانێ خەڵکی سلێمانی و گەرمیان چەند زەلیل کراوە چەند ڕسوا کراوە چ ڕاسیزمێ بەرامبەر خەڵکی خۆی بژێنێ بەڵێ دەتوانێت خۆی بژێنێ ئەم ناوچێ بەشێک لە عێراقی بۆ ناتوانانی خۆ بژێنی ئەی بەشێک لە عێراقی بۆ ناتوانانی ئەو هەموو نەوتەشە فرۆژرێ ئەنجا خوێندکاری کورد لەم شارێ ئاوهایی زەری لەکرێ خۆپشاندانەکە بۆ دەرماڵەیە ئەی بۆ ناکرێ ئەی تۆ کرد بەشێبی لە عێراق بۆ ناتوانین بری نازانم من بیانوانە چیە دۆزێتەوانێ هەندێکەڵێن بەغدا وێرانە بەغدا کاول بۆ ڕاستە بەغدا وێرانە وەکو وێرە لەوێش کاولی هەیە لەوێش گەندەڵی هەیە لەوێش دزی هەیە بەڵام عێراق سیادەی هەیە عێراق لە ڕووی نێودەوڵەتی ئەترافی پێکراوە یعنی بۆ دەبێت تۆ بەوەهمی سەر بە هەولێر بی بەناو بەس بەناو لە واقعیشدا سەر بە تورکیابی ئەمەیان شانازی بێ بەڵام ئەگەر سەر بە وڵاتەکەی خۆت بێ سەر بە پایتەختەکەی خۆی بێ بەغدایە عمقی استراتیژیەکە و بەغدا بێت مامەڵەی لەگەڵا بکەی ئەمەیان خیانەت بێت ئەمە خەتاکەی ئەوەیە کە گوتاری ڕەدەعمان نییە لە بەرامبەر گوتاری زاڵی کوردایەتیدا بەس دۆخەکە باشتر دەبێت گە ڕاستە خۆماوە لەگەڵ بەغدا دە باوەڕی من باشترێ بێ بۆ خەڵکی ئەم ناوچەیە باشترێ بێ بۆ خەڵکی عێراقی باشترێ بێت و ئەم حکوومەتیاری ئێمە بەم شێوەیە ئێستا مانەوەی غیری کارەسات نەبێت بۆ خەڵکی کوردستان چەندێ بۆ خەڵکی سلێمانی زەرری هەیە بۆ هەولێری هەر بەمان شێوە سوپاس دەکەم ناوبڕێکمانە دێ وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەین وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە.
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کە کەمێر دوای لە دەین و سەردۆ خێرەمیش بەس ئێستا بڵێنە و کابینەی نوێی کە لە عێراق پێکاتوە پارتی وێکێتی و چوارچەوی هەمانگی ویلانەکانی تریش لە یەک هاوپەیمانەتیدا دەکرێت بێتە سەرەتایەک بۆ چارەسەرکردنی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد نەوت بێت نەوت و غاز بێت مەسەلەی داهاتەکان بێت کێشەی ناوچە جێناکۆکەکان بێت حکوومەتێکی ئەو حکوومەتێکی ئێستا لەدایک بووە ڕاستی دەوێت دروستبوونی حکوومەتی ئێستای عراقی و بە تایبەتیش محەممەد شیع سۆدانی هێشتا ماوەی کەمە چەند ماوەیەکی کەمە لە سەرکارە ماڵەکەمتر لە بە جوهدی پارتی دیموکراتی کوردستان دروست بوو. ئێران تەنەزولی بۆ پارتی کرد، هێزە سیاسەکانی عراق تەنەزولیان بۆ پارتی کرد لە بەرەوەی ڕقەمێ بوو جایتر لە تەزویری انتخاباتەکەەوە بێت لەو حیلفەوە بێت کە ئیمارات و تورکیا و نەوانما سعودیە دامی کرد. بەڵام ئێران توانیتی بەڕەکە لەژێر پێیانە ڕابکێشێت و معادلەکە قڵپۆکات بەسەر سەدریشە لێرە ئێران ئەم جەولەی لە ئەخیرا بردەوانێ یعنی لە ئەکسرە تایمە لە کاتی زیادەی مباراتەکەی پارتی ئێران هینی کرد بەڵام بە تەنەزولکردن بۆ پارتی لەبەرەوە خەتەری ئەم تەنەزولکردنەوەی بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە حکوومەتی عراقی تەنانە ناتوانێت قارەکانی خۆشی جێکەوتکە ئەو قاری دادگای باڵای دادگای فیدراڵی کە مەسلەی مەلەفی نەوت بدرێتەوە بە دەست حکوومەتی فیدراڵی شتێکی زۆر زۆر باشە بۆ خەڵکی کوردستان. مەلەفی نەوت و غاز لە دەستی ئەمانە دەربێنرێتەوە بگەڕێتەوە بۆ بەغا بەڕاستی شتێکی زۆر باشە بۆ باشەکەی ئەوەیە کە یەکەم ئەم دزی و تاڵانی و چەتەگەریەی دەسەڵاتی ئەم بنەماڵانە کەمە بێتەوانێ ئەمە ناکاتە ئەوەی کە لەوێش دزی و تاڵانی نییە خۆمان نتوانن لەوێ شەوانێ هەر شەریک بن لەگەڵیانە حکوومەتی عێراقی و هێزە سیاسەکانی عێراق بەڕاستی ئەوانیش دووڕوویان زۆر پێوە دیارە ئەوەندەی مامەڵە لەگەڵ ئەمری واقع و لەگەڵ پارتیاکەن ئەوەنگە لەگەڵ کەسی ترا نایکەن. بەڵام خەتەرەکەی ئەوەیە کە جێکەوتی ناکەن بڕیارەکەی دادگای خۆشیان ڕەنگە جێبەجێ نەکەن بۆ لەبەرەوەی پارتی هەر بەتەنیا نییە ئەوە فشاری دەوڵەتی تورکیایە لەسەر پارتی و لەسەر حکوومەتی عێراقیش بەڕاستی لێرەدا سیاسەتی ئەمریکا سیاسەتێکی زۆر دووڕوانەیە ینی بە ویژدانەوە قسە بکەین کاک حەکیم ئەم وێرانەیە بەسەر عێراق هاتووە ئەگەر بیکەین بە 50% خەتای ئێران و دەخالەتی ئێران و دەخالەتی تورکیا و دەخالەتی سعودیە و هێزە ئیقلیمیەکانی خەلیج و تەنانەت ئەگەر ئیسرائیلیش بە لەلایەک بەڕاستی 50%ەکەی تری خەتای سیاسەتی ئەمریکایە. حکوومەتی ئەمریکا دەوڵەتی ئەمریکا با بڵین ئەوەی پێوتری ئینستیتوی ئەمریکا بەڕاستی دامی ئەم گەندەڵان دەکات لە دزەکانی شیعە بگرە بۆ دزەکانی سونە و بۆ دزەکانی کوردیش. بەڕاستی ئەوە ئەمریکایە کە دەستی بەم سیستەمە فاشلەوە بەم سیستەمە گەندەڵەوە گرتووە پێشەوەی ئێران و پێشەوەی تورکیا بێت. ئەمریکا لە مێژووی سیاسی خۆیدا بە تایبەتی لە شەڕی جیهانی دووەمدا تەنیا سێ وڵاتی ئاوادان کرێتەوانێ ئەویش ئەوەندەی سێ وڵاتەکەش معلومە کوێیە ئەڵمانیایە کە عەقڵی زیرەکی ئەڵمانەکان بە هەموو دنیا ئاشنایە بە هەمان شێوەژ یابانەکان وڵاتی تریش کۆریای جنوبیە لە بەرامبەر سین و لە بەرامبەر سۆڤێت و لە بەرامبەر کۆریای دیکتاتۆرەکەی کۆریای شیمالیە دروستکردەوە ئەگینا چوو بێتە هەر شوێنی کەم دنیای وێرانی کردووە لە ئەمریکای جنوبیە لە ئەفریقا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی ئەم وێرانەی بەسەر عێراق هاتووە بەسەر سووریایە بەسەر یەمەنە بەسەر لیبیایە بەسەر ئەفغانستانە هەمووی ئەمریکایە سیاست سەقەتەکانی ئەمریکایە ئەو برسێتی و هەژاری بەسەر خەڵکی عێراق و لە سەردەمی سەدام حوسێنە ئەو حیسارە زاڵمانەی کە خرایە سەر خەڵکی عێراق کە بە ئامارەکانی خۆیان نزیکەی ملیۆنێک
منداڵ و پیر و پەککەوتن نەخۆش کەوتن تا ئێساش مزاعفاتی ئەو حیسارە لەسەر خەڵک ئەوانەی کە بەتەمەن ماوە بە هەمان شێوەش تۆ ئەمریکا سڕایی لەگەڵ جمهوری ئیسلامی و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی هەیە خەڵکی ئێران بۆ هینەدەی بۆ عقوبادەی ئەم حیسارە زاڵمانەی قسەتە سەر خەڵکی ئێران لە کاتێکە خەڵکی ئێران ئەکرێ بڵێ ئەگەر ئیستیفتا بکرێت ئازادانە لە 170 ڕەنگە لەگەڵ جمهوری ئیسلامیان نەبێ ئەگەر 80% دژی نەبێت من پێم وایە سیاستەکانی ئەمریکا تا ئێساش لەگەڵا بێت لە ناو کووردە یعنی ئەمریکا وەک فریاد ڕست نەکرد داتۆ دیقەتی ئەمە دەبیاتی کوردی بکە ئەمەش ڕنگدانەوەی ئەو عقلێتەوە معریفە سیاسی کووردە تا ئێساش ئەڵێن ئازادکردنی پرۆسێسی ئازادکردنی عراق باب ئەمریکا خۆی عراقم داگیر کردووە بە قانونی نێودەوڵەتی و بە ئەترافی ئومەی متحیدە عراق داگیر کراوە ئۆکیپایدە کە چی ئەمەڵێ پرۆسێسی ئازادکردنی ئەم نەخۆشیە نەتەوەی و نەژادی لە ناو کووردا هەیە ئەمە دەبیاتە لۆکاڵیە پێویستە تێپەڕێنێمە باش بەس وەکو حکوومەتی نوێ چاوەڕێی هیچی لێ ناکەین کە سەرۆکوەزیرانێکی نوێ بازەوەیەکی ڕەنگە سیاسێک بێت کە تا ئێستا مەلەفی گەندەڵی بڵین لە دادگرە سەریەک لا نەکرابێت و یاخو لەسەر نەبێت تا ئێستا بەپێی بەرنامەکانی کەدای ڕێژاوە باشە ڕاتە پێشەوانێ بەڵام لە هەموو دنیادا وایە 100 ڕۆژی یەکەم تەجروبەیەکی گەورەیە بوو و دوایەوەش دەرەکەوێت کە چی پێکرێت و چی پێ ناکرێت باش بەس کورد لە بەغدا توانێت چی بکە ینی بەغدا دەتوانێت چی بکە بۆ لەگەڵ ئەو پرسیارانیم لەگەڵ کۆنتێکستی و پرسیارێنیم کورد بۆ دەبێت لە بەغا یەک بێ آخر بۆ چی دەبێت ناڵم یەک بێت دەڵم دەتوانێت چی بکە شەریفی وەتەنی عراقیانەبی بۆ لەگەڵ سونەیەکی شەریفی وەتەنی عراقیانەبی بۆ لەگەڵ دزێکی کورد و لەگەڵ مرتەزیقەیەکی ئەقلیمی کوردیابی ئەم گوتارە باشە بەس دەتوانێت چی بکرێت لە بەغدا بۆ نمونە بۆچی بۆ کورد قوڵای استراتیژی ئەگەر بۆ من ڕەنگە جەنابەت بەلای و بەغدایەوە وڵی استراتیژی بە باوەڕی من بەغدا نەختاران و ئەنقەرە نەک ئەمریکاش دەتوانێت لەوێ چی بکرێت بۆ نمونە ئەگەر تەبەنیە و گوتارە وەتەنی عێراقیە بکرێت ئێمە هەمومان ببینەوە بە هاونیشتیمانی عێراق بەفعلی لەبری ئەوەی کە تەبعیە بین بۆ ئێران و بە تورکیا ئەمە سەرەتایەکی باش دەبێت بۆ خەڵکی کوردستان و بۆ بەشەکانی تری عێراقیش بەڵام بەداخەوانێ ئەمە ئەم لای ئێمە چەندێ فەشەلێناوە لای نخبەی سیاسی و نخبەی سەقافی عراقیش نخبەی ڕۆژمیری عراقی شەوانێ ئەم فەشەلە هەیە و دەرکی پێکرێ بەس ئەو مافەدە سووریانەی کە هەیە تا ئێستا جێبەجێ نەکراون دەتوانرێت لەمە دوگەرگریەکان چیە مەسلەی مادەی 140 لە شەراکەتی دەسەڵاتی هەرێمە حیزبێکی مەسلەی بوونی هێزی ئەمنی لە سوپا و ئەوانە حەز ناکات جێکەوتکرێت لە ئەوڵەوانە حیزبێکی کوردی پارتی دموکراتیکان حەزی نەکردووە جێکەوتکرێ یەکێتری نیشتیمانیش خاوخلیچکی لێ کردووە لە سەردەمێکە هەژمونی هەبووە نەیتوانێت جێکەوتکرێ مەحافزی کەرکووک کە ئێستا عەرەبێک کە تا ڕادەیەک سیاسەتەکانیشی نەوعەنمە عروبیانەیە پارتی دموکراتی کوردستان بە هەموو شێوەیەک داعمی دەکات یەکێتری نیشتیمانیش کوردستانیش بەشێکی زۆری تەبعی پارتی دەکەنێت بۆچی جێبەجێ بکرێت چۆن چێ جێبەجێ بکە و دوایەوە بۆچی جێبەجێ بکرێت با تۆزی بە واقعی بین خەڵکی کەرکووک ئێستایان باشترە لە ئێستایان باشترە لە بەرامبەر خەڵکی سلێمانیە بە تاکید ئێستایان باشترە کەرامەتیان پارێزراوترە لەوەی کە خەڵکی سلێمانی کەرامەتی بەدەستی ئەم چەتانەی کوردایەتی و ئەم دزانەی کوردایەتیوانێ تێکشکێنراوە کەرامەتی ئینسانی کورد لە سەردەمی بەحسا بەرزتر بوو بە ویقارتر بوو لە سەردەمی ئەوەی کە ئەم دەسەڵاتە کوردی کە ناوی دەسەڵاتی خۆماڵی کوردیە باشە بین و سەر ناوخۆی کوردستان سەبارەت بە کاریگەریەکانی بڵێن بە یاسایی نەکردنی مەسەلەی نەوت و شەفاف نەکردنی وەڕێک نەکەوتن لەگەڵ کاریگەریەکە چییە سیستەمی حکومڕانی بێ مەسەلەی کەناڵی ڕاگەیاندن بێت ڕۆشنبیر بێت نووسەر بێت کاریگەری خراپەکە چییە کاریگەریەک خراپەکەی ئەوەی ئەم سیاسەتی مۆنۆپۆڵکردنەی نەوت مەلەفی نەوت و غاز لایەنی پارتی دموکراتی کوردستانەوە زۆربەی هەرە زۆری نۆخبەکانی کوردی کڕیوە نۆخبە سیاسیەکان بە تەنانەت هەر حیزبەکانی بە کاملی کڕیوە با لە کوردستانی عێراقەوە دەست بکەین تۆ دیقەت دە لەم شاری سلێمانیە هەرچی زۆر قەوم چەبی بێ هەرچی زۆر نەتەوەیی بێ هەرچی زۆر نەژادی بێ ئەوانەی کە بەردەوام جێن بە عێراق و بە عەرە بەدەن عێراق بە ئەهریمانەکەن بەغدا بە شەیطەنە دەکەن خواخوایەوەیانە خۆزگە بۆەوە خوازن کە بەغدا بەردەوام تەقینەوەی تیابێ و لافاوی خوێن هەڵسێ داوای واکەن بەنداوەکانی دەربەندی خان و دوکان بەردەنەوانێ با بەغا غەرق بێ ئەمانە چێن هەمووی ئەوانن کە لە مەرجعی کوردایەتیەوە کردێن بە پارەی ڕێعی کوردستان بە پارەی دزراوی نەوتی هەرێمی کوردستان ئەمانە دەکرێن هەر بۆ معلوماتە ئەمە هەر کوردەکان نین تۆ دیقەت لە شەستەکانەوانێ
ئەوانەی دژایەتی ماڵی بارزانی و پارتی دیموکراتی کوردستانیان کردووە هەتا ئێستا چەند کەسیان لێ دەرچووە کە ساغ بێ وەرە با صادقانە قسەکەر ناوی کەس نارین یەکێتی نیشتیمانی کوردستان نوجەلال تاڵەبانی کە سمبوڵێکی گەورە بوو بۆ یەکێتی و بەڕاستیش کاریزمای تیا بوو بۆ سەردەمی خۆی وەرە پێم بڵێ چەند پیاوی صادق و ڕازگۆی دروست کردووە کە لە دوای خۆیەوە بەرامبەر بە پارتی لە ڕووی فکری و سیاسیەوە بڵێ لەل بە گۆڕانەکەی نەوشیرەوە مستەفا شەوانێ بە حیزبە سیاسی و چەپەکان و ئیسلامیەکانی ئێستاشەوە ئەمە هەر بۆ کوردەکانوان نییە پارتی عەرەبەکانیشی کڕیوە حیزبە سیاسەکانی ئەوێشی کڕیوە نخبەکانی ئەوێشی کڕیوە کەم سیاسی هەیە لە عێراقا چ لە وەسەط و چ لە جنوبە ئەگەر ناوبەناو دەغدەغەیەکی پارتیدا بێت دواتر نەرمی نەکرد بێ و بەپارە ئەم پارەیە لە شووە هێرێت ئەمە خەتەری مانەوەی مەلەفی نەوتی کوردستانە بەدە زەمانەوانێ زۆربەی هەرە زۆری نخبەکانی عێراق عەرەبەکەی عێراق بە سونەکەی بە شیعەکەیەوە لە هەولێر لەو پەڕیشانەیەژن زۆربەی هەرە زۆری ئەندام پەرلەمانەکانی ئێمە ناوی کەس نایەنم زۆربەی هەرە زۆری ئەندام پەرلەمانەکانی ئێمە کە ئیدعای ئۆپۆزیسیۆن بوون دەکەن شوقەی 60 دەفتەری و 50 دەفتەریان لە هەولێر بە دیاری پێدراوە مەشاریعیان پێکراوە بزانە قەت قسە لەسەر ئەم کۆمپانیایان دەکەن هەر لەم شاری سلێمانیە بزانە ئەوانەی بەردەوام قسە دەکەن و بە شێوەی عمومیات پۆپولیزم بڵاوەکەنەوە بزانە قەت قسە لەسەر دزینی و تاڵانی ئەم کۆمپانیایان دەکەن کە لەگەڵ کۆمەڵی مەسوولە دەستیان تێکەڵ کردووە چ لێرە لە سلێمانی و چ لە هەولێریش مەڵە بە شێوە شێندێکیان قسە دەکەن بەدڵنیاییەوەیان هەیە بە بڵین کەم تا زۆرێک هەیە بەڵام من پێم وایە هەموو ئەوانەی کە قسە دەکەن ئەو پۆپولیزمە بەکارێنن ئەگەر گوتارێکی سیاسی شەفاف و ڕوونیان نەبێت جیاواز نەبێت لە گوتارەکەی پارتی هەرچنەوە ناو باش بەس ئێستا چارەسەر چێ ئەمە بۆ لاهوری شێخ جەنگیش دروستە ئەگەر ئەم پیاوە سیاسەتەکە لە ئێستا و لە ئایندەدا ئەگەر گوتارێکی جیاوازتر گوتارێکی نیشتیمانی عێراقی جیاوازتری نەبێت لە گوتارە قەومیەکەی پارتی من پێم وایە سەرکەوتو نابێت باش بەس ئێستا بێومێدێکی زۆر هەیە لای خەڵک ناڕزایەتی هەیە چارەسەر چێ بۆ دۆخی کوردستان بێ متمانەی هەیە ئەو هەڵبژاردن دواخراوە چارەسەر چییە؟ هەڵبژاردننی هەرێمی کوردستان من باوەڕم بە هەڵبژاردننی هەرێمی کوردستان نییە قسەیەکی شعبیە ئەڵێگەر لەگەڵ سینی شابیکەی پارتیێ باتەوانێ بۆ بڕات پێی نییە لەبەرەکەی لەبەرەوەی هەموو دام و دەستگا و نیشتیتوت و هەموو زانکۆکان و هەموو با بڵین سێکتەرەکانی هەمووی کۆنتڕۆڵ کردووە هەرچی نخبەی ئەکادیمی و نخبەی سەقافی و نخبەی سیاسی هەیە هەمووی کۆنتڕۆڵ کردووە هەمووی بەپای ڕای کرد بەڕاستی زۆر زۆر کەم ئینسانە بینی ئینسانی صادق بینی کە بتوانێت بە جورئەتەوە ڕەخنە لە سیاسەکانی پارتی ئەزانی جۆنە نووسەری کورد ڕۆشنبیری کورد سیاسی کورد لە کاردانەوەی فەیسبوک لە کاردانەوەی سۆشیال میدیا ئەترسێت کە میدیای سێبەری پارتی یا میدیای مەسئولێکی یەکێتی تەخوینی بکەن کەمپینی بەرامبەر بکە بەمانەی دەکەی چۆن بەمانە سیاسە دەکەی ئەوانەی کە چوونەتە بەغا ناوی کەس ناین مەمجارە زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە چوونە بەغا ئێستا موچەی 8 ملیۆن و 9 ملیۆنیان هەیە چی ئەڵێن هەمویان سەری خۆیان کەس کردووە یان گەڕاونەتەوە بۆ گوتارە قەومچەکەی پارتی باسی یەکریزی کورد و بەدبەختی کورد و معناتی کورد دەکەن لە ڕوانگەی پارتیەوە یانەوەتە سەری خۆیان کەس کردو و پارەکەی خۆیان وەرەگرنوتەوە هەندێک پەرلەمانتاریشەیە قسە دەکە پێچوانەی زۆر کەم دوان تاسیان ئەگەر هەبێت باشە بەس چ جۆر هەڵبژارنێک بۆ نمونە سەر چەندە تەمەنی پەرلەمان و حکوومەتوانە درێژ کراوەتەوە من باوەڕم بە هەڵبژاردن نییە خۆ هەڵخەڵەتانێکی زۆر گەورەیە هەر حیزبێک بەژاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات ئەگەر یاساکەش بگۆڕێت گۆڕانکاری کەش بگۆڕێت و باسی پارتی زامنی ئەوەی کردووە تۆماری دەنگدەرانی عێراق من لەگەڵ بایکۆتی یەکجاریام لە هەرێمی کوردستان لەگەڵ بایکۆتی یەکجاریام بەزەوت سەرسە دەکار پارتیویکێتی دەهێڵێتەوە بالفعل ڕاستەکەی ئەوان هەر تەزویرەکەی خۆیانەکەن بەڵام ئەو بایکۆتە ئەو حقیقەتە نیشانەدا ئەو جەوهرە نیشانەدا کە ئینسانی کورد گەنجی کورد باوەڕی بەم فڕۆفیشاڵی دموکراسی و هەڵبژاردنەوەمانە نییە ئەگەر ئەمە گەشە بکات لە ڕێگەی بەغداوانەیە هەڵبژاردننی بەغدامانەبێت لە ڕێگەی بەغداوە توانی فشاریان بۆ بینیت و کۆتایی بەمانە بێنرێ ئەی بۆ دەنگە ناڕازیەکان ئێستا دەنگە ناڕازەکانی چۆ دەنگی ناڕازی زۆر بایکۆت هەیە ئۆپۆزیسیۆنەیە بڵێن بەردەوام ناڕازیەتی ئۆپۆزیسیۆنی خەڵکی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازەیە ئۆپۆزیسیۆنێکە
هەمووی ڕقی لە یەکتریە کەس قسەی کەس ناخێنێتەوە کەس وەرەقی کەس ناخێنێتەوانێ ئەمەش بۆ بێسەریەگەڕێتەوە بۆ بێگوتاریەگە لە پێش هەمویانە بۆ بێگوتاریەگەڕێتەوە ئەم گوتارەی کۆمەڵێک گەنج تەبەنیەکەن و دژایەتی کوردایەتی و دژایەتی نەتەوەپەرستیەکەن و ئەڵێن گوتارێکی نیشتیمانی تەبنیکرێ ئەمەش پەراکەندەیە ئەمەش پەرتەوازەیە ئەمەش ڕێکخراوی لە دەرەوەی حیزبەکان بۆ خەڵکی سەربەخۆ و ناڕازی و ئەو هەیە ڕاستی لەوێ کاکین بۆ ئەبێ سەرێکە بێ قائیدێک دروست بێت ئەم قائیدە نابێت دروستکرێ ئەم قائیدە دەبێ خۆی بێتە دەرەوە لە ناو جەرگی ئەم ناڕزایەتیانە بێتە دەرەوە بەس ئەو ناڕزایەتیانە کە هەر بەردەوام بێ بۆ نمونە چاکسازی نەکرێ سەرکوتی خۆپیشان نەوێ حاڵەتێکی ئەمنی هەیە تۆ دۆخی کوردستان چۆن دەبین ینی بێهیوایی خەڵک دۆخکە سەری لەکوێ دەرەچێ بەرەو تەقینەوە ڕۆها مام دۆخە بەرەو تەقینەوە ڕات ئەپەنگێتەوانێ خڕەبێتەوە بە ئینگلیزی پێوتوی ئەکیمولیت دەکات تەراکومەکە لە سەرێکتری بەڵام سەرنجام دەرچێکە دۆزێ ئەتەقێتەوە و خراپیشە تەقێتەوە بە سەریانە بەڵام کارەساتی هەموو سیاسەکان و هەموو دەسەڵاتدارەکانەوەیەکە قەت گوێیان لەوە نییە کە تەقینەوەکان بەرچە ئاراستێکەڕ چونکە ئەوەنداوان لە ناو غەرایمی دەسەڵاتدا تووشی سەرخۆشی بوونە تووشی لە خۆبایی بوون بوونە قەت گەنجێکی سەر بە دەسەڵات کوڕی مەسوولێک قەت چاوی لەوە نیە یان گوێی لەوە نییە گەنجی بێکاری ئەم شارە و ئەم کوردستانە چۆن بژێوی ژانی دروستەکە پەیدا ئەکات ئینسان ئەگەرەچێتەوە بازاڕەوانێ و ئەو بازاڕە سستا بینیت و ئەو هەموو گەنجە بێکارا بینی ئینسان کوڕزە لە جەرگەوە دێت بەڵام لە بەرامبەریشدا کوڕانی بەرپرسەکان چ لەولاو چ لێرەش ڕۆژانە بەدەیان دەفتەر مامەڵە دەکەن ئابا من نمونەیەکی ترێ بۆ بێنمەوانێ خەڵکانێک کە چنە دەرەوانێ هەرم کوڕی مەسولانی کە زۆربیان لە دەرەوە بوونە لە دەرەوە لە هەندران پارە پەیداکردن ئاسان نییە ئەبێ ئیشکەی وەکو ئێرە گەندەڵی نییە ئەبێ ئیشکەی بۆی پارە پێیاکەی ئەو ئیشەشیکەیت بە زەحمەت پارە سەیفەکرێ بە زەحمەت پارە کۆکرێتەوانێ ئەگەر کەسێک مەگەر بزنزێکی هەبێت کاکە جان کوڕانی مەسولانی ئێرە گاڵتە بەدەیان دەفتەرە دۆلارەکەن ئێمە لە کوێیان بووە چۆن ژیانیە هەمویان لە ئەوروپا گەڕاونەوە بزانێ یەک کوڕی مەسول لە دەرەوە ماوە هەمووی گەڕاوەتە ئێرە ژیانەکەیان خۆشیان باشترە ئەو دەیان دەفتەر دۆلارە ڕۆژانە دەستیانەکەوێت سواری باشترین یەختە بن خۆشترین ژیانی شاهانەیان بۆ خۆیان دروست کردووە ناس و نیعمەتێکیان بۆ خۆیان دروست کردووە لە هیچ شوێنێکم دنیادا نییە بوو چۆن دیفاع لەمە ناکەن لە بەرامبەریشدا پارە بە دەیان کەسە بدەن ئەو پارەی ڕێعی کەی دزن سیستەمێکی گەندەڵی و ڕێعیان دروست کردووە دووە پرسیارم هیچ چاوەڕێی خێر و چاکسازی لەم دەسەڵاتە ناکەی تازە قەتعان لەم دەسەڵاتە لەبەرەوەی جارێم دەسەڵاتە ئیرادێ بەدەستی خۆی نییە ئەم دەسەڵاتە ئیرادێ بەدەستی دەوڵەتی ئەردۆغانەوەیە حکومەتەکەی ئەردۆغانەوەی یان با بڵین دەوڵەتی قوڵی تورکیاوەیە تاکە چارەسەر ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی مەنتەقەی سلێمانی من پێم وایە خەڵکی هەولێر ئازاد نابێ خەڵکی دووەک ئازاد نابێ تا خەڵکی سلێمانی ئازاد نەکرێت خەڵکی سلێمانی سرکێکی تایە جەراعەتێکی سیاسی تایە قبوڵی ناکات خەڵک یەکێتی نیشتیمانی قبوڵ نەکرد برایم ئەحمەدی قبوڵ نەکرد جەلات هەڵەبانی قبوڵ نەکرد نەوشیروان مستەفای ڕەفسەوە کرد شاسوار ڕەفزەکاتەوە هەموو حیزبێک ڕەفزەکاتەوەی لەبەرەوەی هێزێکی جەماوەری سرگ لەم شارەیە هەیە گەنجێکی زۆر لەم شارەیە هەیە هەموو شتێ ڕەفزەکاتەوە ئەکرێ ئەم ئینەرژی ئەم گەنجانە وزەی ئەم گەنجانە بەگەڕ بخرێ بەڵام لەلایەنی کێوە لایەنی خۆیانەوە لە لایەنی ئەم پیرروپەکەوتانی ئەم سەردەمەوە نا سپاس دەکەم سپاس بۆ خۆشحاڵم ساویار کامیار ساوی زۆر سپاس بۆ کامیار ساوی سپاسی ئەمەرە بوون دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ